بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی گفتوگۆ لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر دۆخی عێراق هەروە پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دیارە بە پێی ڕێکەوتنی کە لە ساڵی 2020ەوە لە نێوان عێراق و ئەمریکا هەیە ڕێکەوتنی ئەمنی دەبێت هێزەکانی ئەمریکا لە مانگ لە کۆتای ئەیلولی ئەم ساڵ واتە مانگی داهاتوو لە عێراق بکشێنەوە هەروە ساڵی داهاتوو تریژ لە هەرێمی کوردستان بکشێنەوە ئێستا بەشێک لە هێزەکان بازۆکە دەستیان بەخشانەوە کردووە تقریبا مانگێک پێشتر ئایا هیچ پێشاتێکی تێدا یاخود حاڵەتێکی سروشتیە و ئەمڕۆ سەرۆگۆزیرانی عێراق سوودانی پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی فەڕەنسا ئەنجامداوە باسی لەوە کردووە کە ناوچەکە لە بەردەم هەڕەشە و جەنگێکی نوێدەیە باسی ئەوەی کردو کە عێراق ئامادەیە هاوکار بێ بۆی کە ڕێگیری لە بارگژیەکە لە ناوچەکەدا بکات. ئێمە هەم باس لە دو ئاینی دۆخی عێراق هەڵبژانەکانی عێراق پرسیکشانەوەی هێزەکانی ئەمریکا ئایا ناوچەکە لە بەردەم جەنگێکی نوێدا قسە لەسەر پرسانە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا شەماڵ ئەحمەد شارەزای زانستە سیاسیەکان لە ئستۆدیۆ هەروە لە هەولێرە و دکتۆر بەیات عەلی سەرۆکی پەیمانگەی پلانی استراتیژی بۆ پرسە دیبلۆماسیەکان سوپاسی ئامادەبوونتان دەکەیت. مامۆستا شەماڵ بەخێر بێن ئەگەر لە بەڕێستان و دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانمە سەر پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئێستا قسە و باس زۆر گەرمە هەر ڕێکەوتنێکی نێوان حکوومەتی عێراق و ئەمریکای یاخود پەیوەندی بەو پێشاتانەوەیە کە باز دۆکە لە مانگینەوە ئاڵۆزێک لە ناوچەکە ڕوودات. بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر سوپاس کار حەکیم بۆ میوانداریە و هیوادارم بتوانین کە تشکی بخینە سەر ئەم ڕووداوانەی کە ئێستا لە عێراق ڕوئەیە. ئەمە دیارە لای جنابەت پێستیژ باسیەوە کرد لە سەرەتای بەرنامەکەیە کە ڕێکەوتنێک لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و عێراق هەیە بۆ کشانەوەی هێزەکانیان لە عێراق لە دوو تەوقیتی جیاوازە تەوقیتێکیان ئەم ساڵە 2025 تەوقیتی دومیشیان 2026 ئەوەی کە جێگای سەرنج بوو و ئەوەی کە لەم تەوقیتانە لایە تۆزێک خێراکردنی ئیعادەی تەمەوضع واتە جارێکی تر گواستنەوە و جوڵە پێکردنی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانانی بوو لە عێراقا ئەوە لە مانگی دا ئەوە بکرایە بڵێن کۆتایی مانگینۆ کۆتایی مانگینۆ سەرەتای مانگیدا لە مانگی تر 8 ئەمە وردە دەستکرا بە جوڵە پێکردنی هێزەکان و گواستنەوەی مثلا هەندێک لە هێزە شڕکەرەکان لە قاعدەی عین الئەساد لە قاعدەی ڤیکتۆریا کە لە بەغایە بڵێن مەتاڵی دوولی بەغایە هەندێک هێنا بۆ حەریر قاعدەی حەریر لە هەولێر و هەندێکیشی گواستە وڵاتانی چواردەور بۆ سووریا و بۆ ئەمە لێرە یعنی وەکو چۆنڵێت هەندێک ئەگەر دروست ئەکا کە خۆی لە چەند سیناریۆ کابینێتەوانێ یەکەم سیناریویان ئەوەیە کە ئایا فعلەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕاستگۆیە لەوەیە کە هێزەکانی لە عێراقا و لە سووریا و لەم ناوچەیە بکشێنێتەوانێ بۆ چواردەوری عێراق و سووریا یان نا چونکە بەڕاستیەکەی بەجێهێشتنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەم ناوچەیە ئەبێت هۆی دۆزبوونی فەراغێکی سەربازی و هەر فەراغێکی سەربازیش پێویستی بە هێزێکی تر هەیە کە پڕی کاتەوانێ ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامادەی ئەوەی تایە کە ڕستێک بە هێزەکانی و بکاوە پێکی خۆی بکە ئێستا لە عێراقا و چۆڵی بکە بۆ ئەوەی لە داهاتووە لایەنێکی تر ئەو بەشایە پڕکاتەوانێ اینجا ئەمە یەکەم سیناریۆیە واتە ئایا ڕازگۆیە خۆ ڕازگۆ نییە دووەم سیناریۆ ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم ناوچەیە بە نیوە ناچڵی چۆڵەکە چونکە بەڕاستیەکەی مجرد بوونی غیتائی هێزی ئەمریکا لەم ناوچەیە بۆ مانایە دێت کە پاراستنی ئەم ناوچەیە لە ژێر سایە و سەرتەری ئەمریکایە ئەگەر بڕوات چی ڕوایەت فەوزایەک دروست ئەبێ لەم ناوچەیە کە هەنی ئەزای چۆنە خۆمەچ فەوزاکە تەنها بەس بڵێن جێگرەوەکە نییە کە هێزێکی تر بێت با ڕاشکاو نەبین لەوانەیە هێزە وەلایەکان بێن ئەو بەشایە پڕکەنەوانی یان ئێران و بەشایە پڕکەن ینی تەنها بەس ئەو فەوزایە نییە بەڵکو لەوانێت تیرۆری جارێتە بە دوایە بێت لەوانەیە چوزانم
جارێکی تر ڕووداوەکانی عێراق لە ڕفاندن و لە بازرگانیکردن بە مرۆڤ و بیرمانە لە 2005 و 2006 تاکو 2011 پێش دروستبوونی قاعدە چ وەزای لە عێراقا هەبوو خەڵکی لەسەر هەوێکی ئەڕفێنرا و داوای مەبلەغیان کرا تیجارەتی بەشەرەوە ئەکرا بە ئینسانەوە ئەکرا یان بەجێهێشتی ئەم ناوچەیە لەوانەیە دروستکردنی ڕێڕێوێک بێ بۆ گواستنەوە و هاتوچۆکردنی مادە مەمنوعەکان وەکو مادەی هۆژبەر و چوزانم ئەوانەی کە هەیە ینی ئەمە یەکێکی تر لە سینەریۆکانە کە تۆ بەجێ هەڵیت فەوزایەک دروستە بێ ئەم فەوزایە کێ ئەتوانێت کۆنتۆڵی بکەیانی بۆچی ئەم فەوزایە دروست بێ یەکی تر لە سیناریۆکان ئەوەیە کە فعلەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەیەوێت ئەم ناوچەیە چۆڵکات چونکە لەبەردەم ڕووداوێکی زۆر گەورەیان کە ئێستا لە ئەگەرەکان ئەوەیە کە ڕووداوێکی زۆر گەورە ڕۆیە لەم ناوچەیە هەنی لەوانەیە شەڕێکی قورستی دروست بێت لەو شەڕی 12 ڕۆژەکەی ئێران و ئیسرائیل و ئەمریکا بۆ ئەوەی کە هێزەکانی پارێزراوە بێ و بۆ ئەوەی کە بتوانێت باشتر کۆنتترۆلی وجودی خۆی بکات لە ناوچەکەیە ئەم ناوچەیە چۆڵ ئەکات لەبەر خاتی ئەمنیەتی خۆی نەک لەبەر خاتی شتێکی باش بەس خۆ ئەمریکا کە لێرە لەبەر بەرژەوەندەکانی خۆی لێرەوە هیچ پەیوەندی بە بەرژەوەندی عێراق و هاوڵاتیانی عێراق نییە باشە لەبەر بەرژەوەندەکانی خۆی لێرەوە بەڵام ئەمەشیان خۆی بە خۆی خاڵێکە باش ئەگەر ئەمریکا ڕازگۆ بێت لە کشانەوەیە لە عێراقا کێ مستەفیدە لەمە کاک حەکیم ئەتوانین بژمێنین کێ قازانجەکە بەڵێ با من بۆ جنابی بژمێرم باشە یەک سودانی مستەفیدە چونکە یەکێک لە دروشمەکانی سودانی یاخو یەکێک لە بەرنامەکانی سودانی ئەوە بووە کە هێزەکانی کە هێزی ئەمریکا لە عێراقا بشتێنێتەوانێ ئەو مستەفیدە دوو ئیتاڵی تەنسیقی مستەفیدە چونکە دووشمی ئیتاڵی تەنسیقی بە هەموو هێزە شیعەکانەوانێ دووشمەکان ئەوە بووە کە ئەمریکا لە عێراقا بکشێتەوانێ سێ ئەمریکا خۆی مستەفیدە کاک کەم دەوێتەوە ئەی ترامپ خۆی ناڵێ ئێمە نامانەوەی هێزی سەربازیمان لە دەرەوەی سنووری لە عێراق و لە سووریا هەبێ چەند جاوتۆتی ئەمە سەبقێکی انتخابیە و انتخابەتەکانی ئەمریکا لەبەر دەرگایە سەبقێکی انتخابیە کە ترامپ ئەتوانێت سوودی لێ ببینێت بۆی بەرامبەرەکەی کە بڵێن دیموکراتەکانن سوود لە کشانەوە وەرنەگرن بۆ انتخاباتی خۆی کەواتە ئەها سەیرێکانی ئەگەر وا بێت ینی کێ مستەفیدە لە هەموو حاڵەتەکانە ئەو گرنگی بەرژەوەندەکانی خۆی ئەکات سوپاس دەکەم دێمە خزت مامۆستاکە تۆ بێت جەنابیش بەخێر بێ دەمانەوێت سەرنجی بەڕێژ بزانین لەسەر پرسی کشانەوە هێزەکانی ئەمریکا و ئەمڕۆ پەیوەندێکی تەلەفۆنی سوودانی شەبوو لەگەڵ سەرۆکی فەرەنسا باز لەوە دەکە کەوان هۆشداری داوە لە جەنگێکی نوێ لە ناوچەکە هیچ هەیە لە ناوچەکە پێشتیش نیگەرانی ئەمریکا هەبوو لە یاسای حەشت بڵێن لە حکوومەتی عێراقی لە پەرلەمان کشاندیەوە یاساکە هیچ هەیە لە بەردەمی پێشاتێکی تازە دای بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سپاس دەستەکان خۆشبی کاک حەکیم هەروە سپاس بۆ بینەران و بۆ کەناڵەکەتان لە ڕاستیدا کاک حەکیم سیاسەتی نوێی ئێستا وەکو بڵێن سیاسەتی سەدەی 21 وەڕانکاریی زۆر پێوە هەیە سەرۆکاتێک کە دادەمەزرێ لە هەر شوێنێک بڕیارێکی لەبەردەستە ئەو بڕیارە ئەوەیە قەرار لەسەر ئەوەی دەدا یعنی سەرۆکی ئەمریکا خاوەن قەراری تەواوە بەڵامانەیەوە نییە کورفی کورد بێ بە هەموو شتێک بکەیت خۆ دەکشێنەوە ناکشێنەوە سیاسەتی نوێی ترامپ بزەبت بە یەک وشە دەست پێ دەکات دەرێ وی میک ئەمریکا گرێتەر ئێمە دەمانوێت ئەمریکا بەرزتر بکەینەوە ئەمە سیاسەت بەچی بەبوونی پارە ئەمریکا طبعا حتما کۆمەڵە قەیرانێکی زۆری هەبوو لە ڕووی پارە و قەرزاریی زۆر بەڵام لەو ماوەی ترامپ کە دەزانیت 4 ساڵی لەبەردەسا لەو 4 ساڵەش کە دەمینێتەوە بەڕاستی دەوێت ژیانی ئەمریکا بەو پەڕی باش بکاتەوە و سەرکەوتوش بووە و ئەو پلانە گەورەیە کە لە ناوچەکەدا هەیە بە تایبەتی دوای ڕوخانی سووریا و لبنان و یەمەن و ئەو شوێنانی کە بەڕاستی موالی لبنان و شوێنانێکە موالی ئێرانی لێبوو بەڕاستی هەمووی تەفروت ناکرد ئێستا ئیسرائیل پلانێکی زۆر گەورەیە کە ئەویش پلانی ئیبراهیمی پرۆژەی داودی ئێستا دەیتە ناومۆسرە کە پرۆژەیەکی سەرف سیاسیە پرۆژەیەکی ئەوە نییە بڵێ هەردابنیشی و دژ بە دینی ئیسلام و کۆمەڵە پێوەرش لا بێتێ پرۆژەکە زۆر لەوە گەورەتر ئەوانە کە تەوەقع لێ دەکەن بۆیە ترامپ ئێستا
کە باسی لە سیاسەتی کشانەوەی دەکات لە عێراق ئەوە مستحیلە بکشێتەوە بە 100%. بەڵام ئەو دەوێت پارە سەیف بکات، دەوێت پارە پاشەکەوت بکات، ناوێت پارە شەش بکاتن. ئەو شوێنانەی کە لێی بوون لە ساڵی 2014ەوە کە بەڕاستی دژە تیرۆری دژ بە داعشی تێدا بوو ئەو هێزانە کەم دەکاتەوە. بەڵام ڕاوێژکارەکان و مخابرات و دیبلۆماسیەکان و سیاسیەکان و بابرێن ڕووی بازرگانەکان ئەوان هەموو دەهێنێتەوە. چەندان ڕاوێژکاری هەیە تعبیر لە هەزاران دەکات، بەس لە مخابرات لە CIA لەوانەیە 1000 کەسێ بێ. مانای ئەوە نییە ئەو بکشێتەوە بە تەواوی، ئەوە عێراق ئەفغانستان نییە. ئەفغانستان شتێکی زۆر تایبەتمەندێتی خۆی هەبوو، زەرەرکی یەکجار زۆری دەکرد لە ڕووی سەربازی، لە ڕووی بەشەری، لە ڕووی هەموو شتێکەوە. بەڵام عێراق دقی قسەی خۆی لە هەفتەیەک بەر لە ئێستا ترەمپ بە زمانێکی پاراوەی ئینگلیزی گوتی ئێمە چەندان تریلیۆن دۆلارمان سەرف کردو و بە هەزاران خەڵکمان بە کوژدایە، ئێمە چۆن بە ئاسانی واز لە عێراق دەین و تەسلیمیان کەینەوە، ئێمە حەقی خۆمان فرز بە فرز دەبێتەوە. مانەوەی ئێرانیش ئەو شەڕی کە لە ڕووی سایکۆلۆژی لە ئێران هەیە برانی بەڕێز دەبی ئەوە بزانین ئەوە شەڕێکی تەکتیکیە. ئێستا سەردەمی ئەوە بەداچووە کە خەلیج تا ئێستا کە بە تەواوی تەسلیم بووە بە ملیارات بە تریلیۆن دۆلار داتا ترامپی لەبەرەوەی هێزێکی زەبەرداحی وەکو ئێرانی پیشاندایە. شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل لەگە ئێران هەموو مەمەچاوی خۆمان دیت، بەڕاستی ئێرانی زۆر مادوو کرد، ئێرانی زۆر زەعیف کرد. کام قیادەی زۆر بەرز و باڵا بوو هەمووی تەفروتو ناکرد، هەبوو بە دەماچەکە لە ماڵەکە خۆی لێدرا. ئەو کێشانی ئەمریکا ئیسرائیل لەگە ئێرانیان بە تەواوەتی لاواز کرد، ئێران تەمسیلی ئەمری واقع بوو. ئەو معارەزانەی کە بە تەما بوون نێر کوڕەکەی خامەنەئی دەسەڵات دەربگرێتەوە هیچیان نەمان. بۆیە کشانەوەی ئەمریکا لە عێراق لە ڕووی سایکۆلۆژی ئەگەر سەیری بکەیت تەنانەت ئەو هێزانە دەکشێنێتەوە کە لەبەرەی دژی شەڕ بە داعشە. کاتێک کە داعش بێتەوە بە چەند ڕۆژێک بە چەند سەعاتێک ئەوان هەموو دەگەڕێنەوە شوێنی خوان. بەڵام وەکی پێم گوتی سیاسەتی نوێی ترامپ پارە کۆکردنەوەیە، پارە سەرفکردنیە. ئەتواتە بۆ منە سێرکە لەسەر ئاستی ئەو کاتێک کە ترامپ هیچ ڕێکخراوێکی NGO نێشتەوە ڕێکخراوە ناحکومیەکان، پارەی هەمووی قەتعکرد هەم لە ڕێکخراوانی کە هاوڕێگەزبازی و نازەم ئەو شتانیاندا نابوو، جگە چەند ڕێکخراوەکە لە NDP و ئەوانە کە پاریان وەردەگرت. یعنی سیاسەتی ترامپ سیاسەتی زۆر نوێخوازیە و سەرکەوتوشە بە دەرەجەیەکی تا ڕاد دەگوێت. بەڵام ئەوەی کە لە عێراق دەگوزارێتن لە هەفتەی ڕابردوودا هەروەکو بە چاوی خۆمان دیت یاسای حەشدی شەعبی سەرکەوتو نەبوو، ناتوانی پەسەندی بکەن. بۆیە کە ناتوانی پەسەندی بکەن کردیانە بەشێک ئەوەکو لە ئەوەی لە بەرامبەر بە وڵات دەبێت وڵات بپارێزن، حیمایە وڵات بکەن، مساهمە بکەن هەموو شتێک و لەوانەشە ڕۆژە ڕۆژان ناویان لێبن لە حەرەس وەطەنی وەکو حەشدی شەعبی و بەسەرەوە کاتێەوە بە فازل فەیاح و ئانەشەوە هیچ جێکیان ئەو بوێرەیان نییە داژکا بێن. و لە زروف و سەردەمی خۆی کاتی خۆی کە عێراق داگیر کە لەلایەن ئەمریکاوە کار حەکیم بەسەراحەت سونە ماوەکی زۆر 32 ساڵ 33 ساڵ حکمی عێراقی بەدەستەوە بوو و ئەو کاتەش کاتەوە دایانزانی شیعەت چۆنە، بەڵام سنیەکی زێریاندا دەستی دەست ئێران فەرمو دەستنی نەکەن. بەڵام دوایی ئەو هەموو مادووبوون ئەو هەموو ساڵە ئێران ماڵوێرانی لە ئەو شوێنانە دروست کرد کە بەڕاستی بووە مای تێکدانی مەسەرەن بۆ من لە سووریا 30 میلیارد دلار دروست کرد لە لبنان. ئاخریش بەشەرێکی زۆر گەورەی وای بەدەستێنا کە نەتوانین بگەڕێتەوە سەر تەبیعی خۆی. بۆیە ئێستا ئێران وەکو تەنانەت حیمایە خۆی دەکات. هەر لەو ڕۆژانە ئەگەر سیر کوێت تومەن یەکزاری داڕما، یان هەر کاتێک ئەو کاتێک کە بابن لە شەڕی 12 ڕۆژی ئیسرائیل یان ئەمریکا یان غەرب یان فەرەنسا بیان ویست بە ئێران و کۆتایی پێبن، بەڕاستی بەس بە تەظاهوراتی داخلی دەیانتوانی ئێران زۆر هیلاکتر بکرد لە وەزع بازوخێک ئێستاە. بۆیە من وای دەبینمەوە هێزەکانی ئەمریکا تەنانەت پرۆپاگەندەیەکی زۆر بچووکە کە کشانەوەی 100% لە عێراق بکەن بە نسبەتەکی کەم دەکشێنەوە، ئەو هێزانە دەکشێنەوە کە مەساڵفیانە چکە ئەو نایە زیاتر مەسرف کاتن. بەڵێ ئای پێوەست بەوەی کە بە پێ و ڕێکەوتنا منیە دەبێت لە کۆتایی مانگین و بکشێنەوە بڵێن لە عێراق ساڵوە لە ساڵی داهاتوو لە هەرێمیش جێبەجێ دەکرێ پێ دوای ئەوە جێبەجێ ناکرێ وەکو خۆی. کاک حەشیم بەر لەوەی باسی هەرێم بکەین ئەمە باسی عێراق بکەین. عێراق ئەوڕۆ وڵاتێکی سیادەیە، ئەو قووەت و هێزەی کە ئێستا لە عێراقەیە ئەو سیادەی عێراقەیە. عێراق وڵاتێکی زۆر دەوڵەمەندە، عێراق 120 ملیار عەفو بەس بودجێ هەیە بە چەندان 100 تۆن زێڕی هەیە. ئێستا عێراق یەک لە وڵاتانەیە لە پێشەوەی هەرە وڵاتەکانە حتا لەو ڕۆژانە لە منتیقەیەکی ئەنبار
شوێنێک دۆزاتەوە 1 ملیار بەرمیل نفتی تێدا هەیە. عێراق لە ڕووی دەوڵەمەندیەوە ڕادەیەکی زۆر گەشەی کردیا. ئەو کشانەوەی وەکو جەنابیشتم باس کرد کشانەوەکە تەنانەت لە بوار لە چەند بوارێکەوە بەڵام کشانەوەیکی مەبدەئی و بنەڕەتی لەلایەن ئەمریکاوە لەلایەن ئەو هێزەی کە بەڕاستی چەندەها ساڵە لە ساڵی هەشتاکانەوە هەم لە شەڕی عێراق و ئێرانی هەڵگیرسان کە ئەمریکا بەدەستی خۆی بوو هەم بە داگیرکردنی کورد لەلایەن عێراقەوە کە بە ئیعازی ئەمریکا بوو تا ئێستاکە ئەمریکا مەساریفێکی یەکجار زۆری لە عێراق کردووە کاکە چۆن بکشێتەوە چۆن ئەو وڵاتە بداتەوە لە عێراق هەر کاتێک ئەمریکا لە عێراق بکشێتەوە باوەڕ دەبێت تورکیا نیوەی عێراق داگیر دەکات سووریا ئێرانیش لەلایەشکە دێت ئەمریکا ناوێ بەرژەوەندی خۆی لەو مەنتیقانە تێک بدا تۆگە سەیری بکەی ئێمە تەماشا دەکەین ئەگە بە ئاستەمەک بێنە سەر مەسەلەی ڕۆژئاوای ئەو هێزانە زۆری بەرەو ڕۆژئاوا دەچی خێر ئەو هێزانە بەرەو ڕۆژئاوا دەچی کە سووریا بەشێکی زۆر گرنگی استراتیژیە هەم بۆ خەتی ئیبراهیمی هەم بۆ استراتەتی ناوچەکە بۆ پاراستنی ئیسرائیل بەڵام لە کاتی خۆی کشانەوەکە لەسەر ئەساسە بوو ئەو سینە زیێڕێ کە درا ئیران بە سونیان گۆ دەتوانانی حمایە ئیسرائیل بکەیت بەڵێ سونە قبوڵی نەکرد و قایل نەبوو بەڵام شیعە بۆ پەڕی خەنەعەتەوە بەڵام شیعاری ئیعلامی و پرۆپاگەندەی سیاسی و پرۆپاگەندەی سەرکەناڵەکان و سۆشیال میدیا ئەوە شتێک کە ئیتفاقی ژێربەجێرە و هیچ کە لە گۆڕێ نییە بۆیە من وای دەبینەوە کشانەوەی ئەمریکا ئەگەر لە ماجی نۆژبی تەنانەت بەشێکی زۆر بچووک لەو بەشانێکە لەو تیرۆری و لە مەسائلی قاعیدە و لەوانێکە دژ بە تیرۆرە کشانەوەیکی زۆر بچووک ئەگەنا بە هەموو شێوەیەک کشانەوەی ئەمریکا لە عێراق کارێکی محاڵە بەڵێ دێمە خزمەت لەسەر هەرێم قسە دەکەین دێمە خزمەت هەرێمی کوردستان بەڕاستی نازەمانی لە چێوە دەست پێ بکەیت بەڵێ دێمە خزمەتێکی ئەوەندە ناشرینی 32 ساڵەی پیشاندایە یعنی لە راپۆرتێکی وڵاتی بریتانیا کە زۆر بە ئاشکرا و بەزەقی باز لەوە دەکاتن ئێمە چەندان جار هەوڵمادایە هێزەکانی زێڕەبانی و هێزەکانی هەفتا و هەشتا و ئاسایش و پاراستن و زانیاری و دەستگایەکانی ئەوانە یەک بخەین بە هیچ شتێکەوە یەک نەخسووە دوای 20 ساڵ توانیان بە ئەستەم هێزێکی یەکێتی و هەفتا و هەشتا یەک پەنەوە بیکەنە سەر بە وەزارەتی پێشمەرگە بەڵام تا ئێستاکە هیچ ئیلزامێتیان نەبووە بە وەزارەتی پێشمەرگە جگە لە سەرانی حیزبی سەر بە پارتی و یەکێتینە هیچ ئیلزامێتیش ناکەنەوە لێ بەڕاستی بریتانیا دوابڕیاریدایە فرسەتش کەمان دەداتێت لەبەر فرسەتمان زۆر لە بازاسووە ئەوەی ئێستا کەمە دەبینن ئەو پەیوەندەی لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا هەیە کە زۆر بەداخەوە مادەی 140 کوردایەتیت ئەنفالت چیمیا باران ئەو ناوچە دابڕاوەنێت عەرەب ئێساوە تەعەدادێک دەکات ئێستا تۆ دەچی لە ماوەی 1 ساڵ زیاترە مانجێ دایان جار ئەو وەفدانە دەچنە بەغدایە دەلێ پیاسەی شارع لە شارە دەکەن بەس تەنیا موشکلە ئێمە بوویتە موچە سیاسەتێکی نوێی ئێستاش برسیکردن هاتەکایەوە یعنی وڵاتانی دنیا ئێستا سەرنجیان لەسەر ئێمە هەتا بڕێ خراپە باشتر خراپترین ئەو باردۆخی کە بۆ ئاخرش ئەو شەڕی سلێمانی بوو شەڕی لالەزار بوو بەڕاستی کە شەڕێکی زۆر ناهەموار بوو لەبەرەوەی چەکی قەدەغەکراوی ئەمریکا و ئەڵمانیا ناوچەکە ئەو شەڕە بەکارهێنا کە بەڕاستی ئێستا ئەمریکا بەڕاستی لەسەر خەتە و زۆریش نیگەرانە کاک حەشیم ئاگە لەبی نیگەرانی ئەمریکی وەکو ئۆگریە گاڵتەوە کە بکات ئەمریکا نیگەران ئەمریکا هەڵوێستی دەوێتن ئەوەتە ئەوەی کە دیتمان لە ڕیفراندۆم ئەوەی کە دیتمان کشانەوەی نیوەی خاچی کوردستان ئەوە هەموو بە ئیعازی ئەمریکا بوو و زۆرش ئاسانە بەڵام ئێستا بەغدا خۆشی بیاوێ ئەمن پێ دەڵێن بە دڵنیاییەوە هەر سێکلیلی محافەزەکانی هەولێر و سلێمانی و دۆک بدێ دەست ئەو بەغدایە بەکاکە فەرم و پێشکەشت بی ئامادەێنێ قبولی بکە لەبەر وا لێر بووە وا بەڕاستی ناشرین بووە حتى لە ئاسی نێودەوڵەتی وڵاتانی وەکو فەرەنسا وەکو ئەڵمانیا وەکو ئیتالیا وەکو هۆڵندا کە دەهاتن بەڕاستی تدریب و مەشقی عسکەریان سەربازیان بە خەڵکانی ئێمە دەکرد کە ئێستا ئەوانش کە تاڕاتێک بێزار بوونە لەبەرەوەی دەسەڵاتی حیزبی لەو دوو پارتە لە پارتی وێچێتی زۆر زاڵە هەست حساب بۆیەکردن ناکەن ئەمریکا بە ئەمریکا خۆی تا کۆتایی 2026 ئامادەیە یارمەتی هێزی پێشمەرگە بدەن کە 19 میلیۆن دلار بوو ئێستا کردیتە 15 میلیۆن دلار ئەوە ئەو خاڵانە کاک حەچیم زۆر مای نیگەرانی ئاستا نتوانی بەڕاستی تا ئێستا هێزێکی یەکگرت و هێزێکی سیستەماتیکی دروستکاتن و تا ئێساش ئاخر فرسەتمان لە بەردەستمایە ئەگە سەرانی دەسەڵات بڕێک عاقڵ بن بە عاقلان میرکەنەوە باز لە بەرژەوەندەکانی خوان باز لە پلان و معامەرەی دوش بێک بەکاربینن ئەمن دڵنیامە ومێ دەشکەمان مایە کە بتوان بەڕاستی هاوکاریمان بکەن ئەگەنا هیچ پێوەرەگی نمایە ئەمریکا ئیتالیا وڵاتانی دنیا مجتەمەعی نێودەوڵەتی
بەڕاستی بە چاوەکی بەرزتە بە شامان بکەن ئەوە کە دوینە بە چای خۆ دەدیت لە ساڵانی 2014 پێشتا سەرۆکانی ئەمریکا و فڕەنسا هەموو وڵاتیان دنیا سەردانی کوردستانیان دەکرد ئێستا هەموو دەچن لەگە سەروەری عێراق تەعامل دەکەن نان لە کوردستان نان هەر کوردستانش ببین بەڕاستی لەبەرێ ئەو دەسەڵاتە ناشینەی کە لە کوردستان پیشاندا لە خلال ئەو چەند ساڵە بەڕاستی کاک حەچیم بووە مایل نیگەرانی بۆیە نەکرا بە هیچ شێوەیەک دەسەڵاتی هەرێمی کوردستان بتوانانی ئەو مندمادە بگەڕێتەوە خاڵشکە کاک حەچیم ئیشارەت پێدەم پێشەوەی پرسیاری بکەیت متمانە لە نێوان سەرانی دەسەڵاتی یەکێتی پارتی إلى آخر ذا لاوازە بەڕاستی لە پلان بەرامبەر بە یەک لە پلان جێرانێکی زۆر خەتەرناکن ئەتون نمونە تەماشاکە حەشدی شعبی ئێستا لە هەفتەی ڕابردوو کە و دانیشتوان بە پێی 4 دەستور 4 بەرگەی دۆرداندا مادەی یەکەم و دووەم سێم و چوارەمی شاتە سەرێت تەنها حیمایەتکردنە لە سەروەری عێراق لە پاراستنی عێراق مساهمە لە بوونەی تحتی عێراق ڕێخەنەوە هەموو شتەکان باشکەنەوە بۆ ئەوان بە کونفەیەکوونە کاتنە سەرخەت ئێمە ئەوە 32 ساڵە هەولیان ڕۆ دەدێ بە هیچ شتێک نایە لەسەر خەڵ سپاس دەکەم کاکتۆر دێمەوە خزمەتت دواتر کاکتۆر مامۆستا شماڵ بێمەوە خزمەت بەڕێز کاکتۆر باسی لە کشانەوە کرد بەس سەبارەت بە بارگژیەکان لە ناوچەکە لە بەردەمەوەدا جەنگی کینوێ یاخود ئەو کشانەوەی پرۆژە سەیحەشت مەترسیەکانی دەرخستۆتەوە یاخود هەڵبژارنی پەرلەمانی عێراقەمان گیانزە دەکرێت هیچ مەترسیەکی لەسەرە کە نەکرێت بایەمە لەمانە زۆر سراحەتان قسە بکەین چونکە ئەزانیت کاتێکیان باسی عێراقەکەین کۆمەڵێک فاکتەر هەیە هەمیان بەیەک ڕبتن یعنی تۆ ناتوانانی یەک دانە بە جیا وەرگریت و بە منعزیل لەوەی تیان سەیری بکەیت یعنی بۆ نمونە جەنابە باسی یاسای حەجی شعبی کرد یاسای حەجی شعبی کە خلای پەرلەمانەوە و قەرار وابوو هەفتەی پێشوو لە دوای چلەی ماتەمینەکەی مام حوسێن جارێکی تر خوێنەوەی وە بکرێت و برادرانی ئەولا بە جلی حەجی شعبی و بشتە ناو پەرلەمانی عێراقیە و دەنگ بە یاساکە بن بەڵام حکومەت عێراقی کشانیەوە ئەم کشانەوەی حکومەت عێراقی ئایا کشانەوەیکی استراتیجیە فعلا حکومەت عێراقی قەناعەتی بەوە هەیە کە پێویست ناکات هەیئەی حەشدی شعبی دروست بکرێ وەکو هێزێکی سەربازی لە بەرامبەر هێزی وەزارەتی دیفاع عێراقیە قەناعەتی بەمە هەیە عێراق یان ئەمە تەکتیکێکە هەیەکشێنێتە دواوە بەڵام قەزەکە هەر ماوە من بڕوام وایە کە ئەم بابەتێک کە هەر وەکو خۆی ماوە یعنی چونکە حکومەت عێراقی سەحبی یاساکەی کردووە ئەزانی سەحبکردنی یاسا مانای وایە تۆ پێویستە بە مودەیەکی زەمەنی هەیە بۆی کە یا تەوافقی لەسەر بکەیت لەسەر یاساکە و تەوافقیش پێ مساواماتە بێ مثلا هەر کەسە بەشی خۆی بەرێ یان ئەوە تا جارێکی تر ئیعادە نەزەری مادەکانی یاساکە بکەیتەوانێ ئەمە مانای وانە کە ئەم یاسایە تا ئێستا ئەگەری نییە چکە بەس بارگژیەکانی دوو نەخسەوە تاڕات بڵین ئەخۆ لە ژێر فشاری ئەمریکا بوو بەڵام خۆم ئەمە سەیریکە کاکان تسیانە بوو لەڕووی ئابووریەوە ئەمریکا بۆچی فشاری کرد باشە بۆچی کردی لەبەر خاتی ئەوە کردی کە ویستی هێزە وەلایەکان ئەوانەی کە پشگیری کۆماری ئیسلامی ئێرانەکەن لەناو دەستگا ڕسمیەکانی حکومەت عێراقیە و دەستگا سەربازی تەنایەکانە کاریگەریان نەبێ وجودیان نەبێ بە سەحەبکردنەوە یاساکە مانای وانێ ئەمە دەفاتۆتە دی وازە حاڵم چی کاک حەکیم یعنی هێشتا هەر ئەگەرەکە هەیە کە جارێکی تر ئەم یاسایە هەنە تعدیلات و دەستکایی خۆلی بڵین پەرلەمان خەریکە خۆی بە خۆی کێشەیەەکە چونکە ئەزانی ئەکرێت سەحەبکردنەوەی یاساکە و دەرنەکردنی یاساکە ببێتە بابەتێکی ئەلامی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی نیسبەی ئەو هێزانە پێیزیاکە کە دژی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکان ئەگەری ئەمە هەیە ینی بۆ ئەگەری وانە بانگشی هەڵبژاردن بەکار بانگشی هەڵبژاردن بەکار بێ وەکو چۆن ئێستا مەسەلەن بانگشی ئەوانە کرد کە هێزەکانی ئەمریکاکەین دەرەوە بانگشەکە هەڵبژاردن بۆ ئیشان لەسەر کرد ئەی بۆ ناکرێ ئەم یاسایش بگرێتە بانگشەیەکی هەڵبژاردن و نیسبەی ئەوانە زیاکە کاشە ناپڕکاتە کەواتە کاک حەکیم کەواتە نیسبەی ئەو لایەنە سیاسیانەی بە پاشکۆی ئێران ئەژمال ئەکرێن لەناو پەرلەمانی عێراقیە زیاد بێ هەر زیادبوونێکیش بەپێی دەستور مانای وایە کە باشتر ئەتوان یاساکان لە بەرژەوەندی خۆیان دەرکەن
وەک لەوەی کە ژمارەیان کرد. باش چه زەیدێک لەمەیانە کێ زەرەرێکە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا باش ئەو هێزانی هاوپەیمانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەزانی مرکزێک هەیە مرکزی مستەقبل توابە ئەمە قسەش تاوەکە طبعا کاتێک کە باسی ئەم کوشانەی ئەمریکاکە لە ناوچەکەیە سێ عنصر باسەکات سێ عنصری سەرەکی عنصرێکەکەمان باسی وەزارەت سەرۆک وەزیرانەکە جا محەممەد یاسین جەنەبی یاخو هەر کەسێکی تر عنصری دووەم باسی ئیتاڵی تەنسیقی ئەکات چارچێ هەماهەنگی بە هەموو هێزەکانیانەوە تەمان کوردیشی تایدا تەنسیقی معلوماتێ و بەڵام لەناو ئەمەشیانە عنصری سێم باسی کوردەکە ئەڵێ سەیری ئەم تەسەورەکە ئەڵێ یەکێک لە گەورەترین زەرمەندەکان لەوانەیە کە زەرەکەن لە کشانەوەی ئەمریکا لە ناوچەکەیە کێیە کووردە بۆ چونکە ئاڵێ کورد ئەو غێتایی نامێنێت کە دیفاعی لێ کرد هەتاوەکو ئێستا جا ئەم قسەیە ئەم قسەیە خەتەرەیانی مەترسیدارە تۆ تەسەورە وابێ کورد کەسێکی نیشتیمانی نییە لە عێراقا و کەسێکە باوەڕی بەهێزێکی بیانی هەیە کە بیپارێزێ کەواتە تۆ ئەو هێزەگیت کە ئەوە پارێزی بۆی پەنا بۆ هێزێکی دەرەکی بردووە و ئەمە کێشێک کوردە لە عێراقا لەوەتی دروست بووە عێراق لەوەتی عێراق دروست بووە حکومەتێکە دوایەکانی عێراق مامۆستا باسی سیشتێکی ساڵی کردوتی دکتۆر ئەوە نە ساڵ حکومەت دەست بووە کاکە لەوەتی عێراق دروست بووە لە 1950 هەتاوەکو 2003 سنە حکم کردووە بە سەدەمی مەلەکی و بە جمهوریەکان یەکەم و جمهوریەکەم و دووەمی عەبدولسەلام عارف و سێمی عەبدوڕەحمان عارف و چوارەمیشی حکومەتی بەعەس و تاکو ئێستا ئەم حکومەتانە نەیانتوانیوە ئەو هەستە لای کوردێک دروستکەن کە حکومەت و دەوڵەتەکە بەری خۆی بزانێ هەر کاتێک زەعیف بوو بێتن پشتگیری دانوستان و مافی کوردیان کردووە بەس لە دوای سەر پەیوەندی بە نوێنەرەکانی کوردەوە نییە کە خۆیان ینی خەریکی بەرژەوەندی شەخسین لە دوای ڕاستە کورد بەشدار بوو لە سوپا لە ئەو سەر و کۆمارە وەزیری پەرلەمانتارە هەر خۆیان قسەکە جەناب لەسەر سەرمە تەواو بەرژەوەندی حیزبی ڕوانیە شێش بەڵام ئەی کام لایانی سیاسی هەیە خەریکی بەرژەوەندی حیزبی خۆی نییە لە ئەمریکاش وایە کاکە ترامپ کە هەڵەبژێردرا بێتە سەرۆکی ئەمریکا 5,000 کەس لە چوارچێوەی خۆی دائەمەزرێنێ لە ناو ئیداری خۆیە وایە حیزبایەتی وایە لە هەموو دنیاە وایە جا من هەنێ نمونەم توش بووە حەز ناکەم بیگەڕمەوانە چکە کاتەکە کاتیەوە نیە و مەجارەکەشمان کەمە بەڵام هەر کەسێک کە کاندیدی حیزبێکی سیاسیە بۆ ئەوە کاندیدا بۆی بچێتە ناو حکومەتەوە و بۆ ئەوە کاندیدا بۆی پۆستێ وەرگێ ئەنی حاڵەت طەبیعیەکە بۆ شێوەیە کە تۆ حیزبێکی سیاسیت ئەتەوێت دەستهاڵ بگیتە دەست بەڵێ بەرژەوەندەکانی خۆ دەپارێزی بەڵام بەرژەوەندەکانی خۆ لە چوارچێوەی بەرژەوەندە گشتیەکەیە ببوورە ئەمە بە ئەمان لێکی جاگەینەوانی نەک بەرژەوەندی تەسکی خۆت بەڵام سەیری کە کاک حەکیم چەندە نوێنەرەکانی کورد تاوانبارم هەمجارێ قسەیاکەم ئەڵێم هێندەی ئەوەش زیاتر لایانی بەرامبەر کە حکوومەتی ناوەندە کە پەرلەمانە کە هێزە سیاسەکانی جنوبە ئەوشی خۆی تاوانیان بەرەکەوێ ڕاستە بۆ تاوانیان بەرەکەوێ چونکە تۆ ئەو هەستت لای من دروست کردووە کە من کەسێک ئەمریکی بۆت لە تۆ باشە بوو من لە کاتەکە مەڕزوە تۆ باشی بوو وەکو بارگژی پێ دوێ جەنگێک ڕوودا کاریگەر لەسەر هەڵبژاردنە سەردۆخی عێراق و هەرێم و هیچ پێشاتێک هەیە چونکە سوودانی باس لەگەڵ ئەمریکای مێڵێن ئیسنادن بۆ ئەو حداسانێکی سەر ڕوئیان چکە ئازانی کار حەکیم انتخابات لە سیستەمی پەرلەمانیە تەوقیتاتە و عێراقیش چەند بە تێپەڕی بوو بێت بە ئەزمەی زۆر گەورە تێپەڕی ئەزانی کە داعش هاو لە 2014 خۆ یەک دەستەسی عێراقی داگیر کرد ئەوەشی کە داگیر نەکرا خەڵک کە ئاوەرە بوون بەشێکی لە سووریا بوو بەشێکی لە ئێردەن بوو بە ئوردون بوو بەشێکی لە کوردستان بوو نەزان بەشێکی لە جنوب بوو بەڵام انتخابات هەر کرد هەر کرا انتخابات کرا انتخابات توقيتاتها و لانا سياسة كان ببي جوازي بكرد وبسنة وبشيعشوا قناعتي بوا هيك أبي انتخابات بكريت لكاتي خويا بكريت بوشي چونك انجام داني او انتخاباته هو كاريك بو قورني دموچاوكان و اویش ام گۆڕینی دەموچاوانە خۆتانە بەس گۆڕینی دەموچاوەکان نییە
بەڵکو گۆڕینی شێوازی سیاسەتکردنە. وەکو بارگژی پێشبینی دەکەی هیچ ڕووبدا ئەو هۆشداریان ئەوانەی کە باز دەکرێن لە مانگی عێراق وڵاتێکە قەدی ساحەتی بەخۆی نەبینیوە بۆنا بەرەوەڵا احتیمال هەیە ڕووبە بەڵام ینی کاریگەری نابێت لەسەرەوەی کە انتخابات دواکەوە یا خودوانەکەوێ ئەزانی زۆر جا باسیەوەکرێکە لە ئێرانە دەرێ شەڕێکی تر دروست شەڕێکی گەورە دروستە بێ و نازانم جارێکی تر یاعادی تەقسیمەکرێ و عراقی بێتە سێ بەشە و تەمەەن سێ هەرێم و ئەزای چۆنە من نازم هەر لە بەلامەکە جەناب تا بوو کاتی شەڕەکەی ئێران و ئیسرائیل باسمان کرد باسی اتفاقی ئیبراهیممان کرد هەر لەو کاتیان من وتم ئەگەر جەنابە بیری بێت دوزانام مامۆستا کاردوو بوو مامۆستا محەممەد و بێکو بووین ئەم بابەتە گۆڕینی ڕیدیزانی هەر بۆ نەسەوتم جارێکی تر نەخشە سازکردنەوەی ناوچەکە نییە بەڵکو گۆڕینی شێوازی بیرکردنەوەی سیاسە بدانەکانی ئەم ناوچەیە هەر ئێستا شتێ بڵاو بوو لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کە لە عێراقەوەتە سێ هەرێم و نازام ئەم سێ هەرێمە خۆل لە زمانی عێراقایە هەر دەوڵەتە کە عێراق و ئەگەر ڕوودات سپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر چەند پرسیارێکی تر ئەگەر بە پوختی بێ سپاس دەکەم سەبارەت باسی کوردت کرد ئەگەر ئاڵۆزیەکە بێ لە ناوچەکە هیچ ئامادەکاریەک وەکو بەڕێزت لەم ڕۆژانە ئەوە شەڕێکە بوو لە سلێمانی ئەو پەرلەمانت نییە بڵێن حکوومەتت کاربەڕێکەرە متمانەی خەڵک بەرەسەڵات لاواز بوو ئەگەر بارگژیەکە بێ سەبارەت بە کورد و هیچ ئامادەکاریەکەیە کاک حەچیم بەداخەوە قسێ دەکەم زۆریش ناخۆشە بەڵام ئەوەی کە دەبینی بە چای خۆت یعنی ئەگەر مێژووی خۆمان بگەڕێنەوە لەوەتی مێژووی کوردە بووە ئەو مێژووە پڕە لە شەڕ و لە خیانەت و لە ناپاچی و دەستی ئەمینی قەت نەگەیشتێ ینی شەڕی دوازدە سواری مەریوان تەسەوڕ کە بە کورد کرا کورد بە کورد کرا شەڕەکانی چاڵدێران و شەڕەکانی تر و کورد هەموو کاتێک لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئاسکەریەوە ملەتێکی مافوراوە بەڵام ئەوەی کە زەحیەکەیدایە طبقەی خوارەیە طبقەی سەری هەمیشە لە خیانەت و پڕ لە مێژۆکی ناشتیان هێنایە ئەو برادرە باسی دووشتی کرد کە مەسەلەی عێراق و چاوە ئەو وەزعی کە ئێستا ئێمە لە عێراق بەدەستمان هێناوە وەکو کوردانی باشوور لە چاو پارچەکانی تر کە تورکیا کە سووریا کە ئێرانە باوەڕ دەبی لە 120 بدەن ئەو وڵاتانە ئێستا تورکیا بە هەموو شێوەیەک دەگەڕێتەوە خزمەتی وڵاتی خۆی دەکات هەروەکو جەنابیش ئیشارەت پێدا ئێمە ڕێیس جمهوریەمان هەیە ئێمە ئەندام پەرلەمانمان هەیە ئێمە چەندان وەزیرمان هەیە بە سەدان بەڕاستی پلەی باڵای هەتا ناو سەربازی ناو زۆر شوێنمان هەیە بەڵام کار حەچیم ئەوەی ئەو برادرە باز دەکاتن ئەو بەڕێزە کە دەڵێ لە ئەمریکاش لە سەڵاتی حیزبی و خەڵکی خۆیان دێنن ناتوان یەک کەسی بین کە گەندەڵی و خیانەت لە وڵاتەکەی خۆش بکات خەڵکەکی وا دێنن ئەو چەند ساڵێک کە لە خزمەتی وڵاتەکەی دەبی 4 ساڵە 3 ساڵە 5 ساڵە کارەکەی خۆی جێبەجێ دەکات و بۆ پۆلیس سەربەرزیەوە خواحافیز دەکات نانم 100% بەڵام باوەڕتە بیتی نابی لە 102 خراپی دابی ئێمە دەسەڵاتێکی حیزبیە منافزەکانمان ململانێ ناشەریفەکان هەمووی حیزبیە ئەوەی کە دەینێ بەغدایە حتا ئەندام پەرلەمانێک ئێستا پەرلەمان تامیشین ماوە کەسێک کە دەبتە ئەندام پەرلەمان بەڕاستی بەڕاتبێکی باش و بە نەتیجەیەکی زۆر باش دەدەچێتن و تەواو خواحافیز حتا خواحافیزی لە حیزبەکەش دەکاتەوە بۆیە کوردستان ئەوەی کە ئێستا ئەو بارودۆخی کە لە کوردستان ئێستا دەگوزارێت ئەمە باسی ئێستای دەکەم بەڕاستی نمونەیەکی ئەوەندە ناشرین پێوە دراوە ئەوەندە پێوە دیارە یعنی مجتمعی دەوری کۆمەلگای نێودەوڵەتی ناسێت چۆن تەعامل لەگە بکە هەروەکو ئیشارەتم پێدا بریتانیا دەڵێ کاکە ئێوە باش بن بڕۆن پێک وەرن بڕۆن سیستەماتیش پێکن بۆن هێزەکانتان یەکسەر بۆن ئاسایش و وەزارەتی ناوخۆ هەموو شوێنەکان پڕکەنەوە ئێمە ئامادەینە هاوکارێکی باشتان بکەن و بتانکەینە وڵاتێک بەڵام تەمەشا دەکەیت لە نەتیجە و لە ئاکامی ئەو هەموو کێشە و ململانێنە و 34 ساڵە دەسەڵات بەدەستی خۆمانە 20 ساڵە ئەوە تقریبا 2003 و عێراق 23 ساڵ ئێمە سەر بەخۆی شتام ئێمە شەریک بووینە لە عێراق باشە بۆ تۆ مواطنەتی عێراقی لەناو عێراق دەژی کە سەر بە عێراق خۆت بە عێراق زای ناتوانین داوای سەر بەخۆ بکەی بە هیچ شێوەیەک ئەوە ڕێفراندۆم ئیسپاتی کرد بەڵام لە عێراق موچە لە کاتی خۆی دێ بەنزین بە 450 دینارە خەڵکی مجتمعی عێراقی بۆ شێوە برسی نینە ئەوان ئێستا دێنە ناو شارەکانی ما ئەگەر ئەوان نەبن بەڕاستی بازاری شارەکانی کوردستان هەر نامینەیە بەتەمەشاکە ینی کۆمەلگای کوردیان بەرەو چ هەڵدێرەک بەر ئەو وەزعانەی کە با دۆخانێکە لە کوردستان ئێستا دەگوزێرێت بەڕاستی سەرانی دەسەڵات تێدا بەرپرسیارن لەبەرەوەی هیچ کاتێک بیریان لە بەرژەوەندی گەلەکەیان نەکردەوە یان ئەو نمونەیە کە ئێستا بازەکەنەوە زیاتر لە یەک ماگە بە دانی 120 ملیار و داهاتی نانەوتی و ئەوسانە
تا ئێستا ئیشی 1 ساعتی بووە بەڵام هۆکارچیە تۆ دەچی مەسەلەن بۆ نمونە سەفەری وڵاتێک دەکەی بۆ ئەوەی کە بەڕاستی بتوێت لەگە سەرکردەیەکی یەکجار بە چەندان ملیۆن دلار سەرف کە لە پێی ناوی ئەوێ وڵا تۆ ڕسمێکی یعنی بەڕاستی کاک حەکیم یعنی بەڕاستی ئەمن چەندین بە دوات چارەسەری بنەڕەتی شتێک دەگەڕێن کە بتوانین بەڕاستی ئەو ملەتە کوردە نەکبەتەی خۆمان بەڕاستی لەو ئاڵۆزە و لەو ڕێڵاوی لەو ڕووبارە لێڵا کە بەڕاستی ژێرەوە هیچ زیاد نییە چۆنی دەبین بۆیە گە تۆ لە من لەپرسی ئەمریکا لای گرنگ نییە ئەمریکا خۆی ساحەبی عێراقا یعنی کە ساحەب دەکاتەوە ساحەب ناکاتەوە بۆ کوردستان گرنگ نییە بەڵام تورکیا هەمیشە چاوی بڕیوەتە سەر خاکی کوردستان وایزی ئەترافیش بە ئەو ئاشتێ ناکاتن دەوڵەت باخسەری یاخود سەرۆک ئۆردوگان ئەگەر بیانزانی با ژیانی تورکیا لە خەتەرەت و خوتوردەدانە نادن پامی ئەو ئاشتێ بوازنەوە کە بەخۆ دەزانی ئەوانە بەڕاستی بەڕچالک لە بنەڕەتیەوە ئەوەندە نەژات پەرستن ئەوەندە دژ بە ملەتەکەنا هیچ حسابك بۆ ملەتێکی وەکو دامای ناکەن دەها ساڵە بە ملیار بۆیە من وای دەبینم بارودۆخی کوردستان کاخچیم زۆر نەهەموارە ئەو قیادە چەندان جار بە هەموو لایەنێک بەڵام خەتای گەورە لەو کێشانەی دەسەڵاتدا هەیە بەڕاستی من زۆر لە مێژە خەتام هاوسە بەر ئۆپۆزیۆن هیچ کاتێک یەکتر نەبووە ئۆپۆزیۆن بەڕاستی هەمیشە توانای ئەوەی هەیە کە ملی یەکتر بشێنن توانای ئەوە هەیە کە بەڕاستی جایەت یەکتر بکەن هێزەکان یەکتر ناگرن هەب بە حیزبانی عیلمانی و ئیسلامی نیان بەڕاستی پێوەرەك دروست بکەن بۆی بەڕاستی بتوان ئەو وڵاتە لەو هەموو ئەزمە و لەو قەیرانە گەورە و بەڕاستی لێرە ڕزگار بکەن بۆیە من بەڕاستی لە مەسەلەی کوردستان وای دەبینمەوەمانێ ئەوەنی ئەمریکا ئەگە سەحب کاتەوە تورکیا بێ بەکەیف خۆی ئەو کاتەوە ئەوەنە ئەو شەنیە ئیسرائیل خەتی خۆی پلانی خۆی و ئەوانێک کە داناوە بەڵام دەسەڵاتێکمان هەیە بە سیاسەتی شێر و خەت بەیان نەسیب ئایا ئەمریکا لە پشتمان ئایا ئەمریکا سەحبەکەەوە هیچ شتێک نمایە دەسەڵاتێک تەنانەت بید لە کۆکردنەوەی پارە و پارەی زۆر زەبەلاح دەکات یعنی کەی لە ژیان بووە هێزی حیزبی بتە هێزێکی چەکدار بە چەکدار هەڵبکوتێ سەر ماڵان بە چەکدار بچی لە پەرلەمانتاران بدەیت بە چەکداری ئەتوو بچی خەڵکی لەسەر زیادە بگری و نتوانی بە چەکدار ئەتوو بچی لە ناو زیندانێک کەسێک بە 4 ساڵ و 6 مانگ وەڵا کەسێک ناو زیندانیش هەڕەشی لە فلان کەسی لە کاک شێوانی کردووە بۆیە کاک حەکیم بەڕاستی ئەوەندە قورسە ئەوەندە لێڕە بەس بەمانای ئەوە نییە ئەمە ڕێگە چارەسەریمان زۆر لە پێشەی زۆر ژەمێشەوە ماوتووە ئۆپۆزیسیۆن ئەگەر زوو چارەسەری خۆی نەکەێتەوە ئەو بارودۆخە ناهەموارە ئێستا کە لە کوردستانی بەتایبەتی لەو ئەوەی ئاخری لەو شەڕی ئاخری لارەزار بەگرتنی سێ سەرۆکایەتی سێ سەرکردە بابلێن سێ سەرکردەی ئۆپۆزیسیۆن ئێستا ناوسنەکانن سەبر بەڕاستی کەس بۆی نییە لەوە دووە باسی هیچ ئازادیەک بکاتن هەر کەس دایان تۆهمەی دروستەکەی و دەتوانین سبێنێ من لەسەر زیادە بگن تۆهمەکم بۆ دروستکردن بەبێ هیچ سێودوەک لەبەرەوەی پێویستە بەڕاستی هێزی ئۆپۆزیسیۆن زوو خۆی ئامادە باش بکاتن و پەلەش بکاتن بۆی بەڕاستی بەرنامەیەک دابڕێژنی ئەو ملەتە لەو مەینەتە ڕزگار بکاتن ئەگەر ژنا کاری دووەم بە هێزی ئۆپۆزیسیۆن خۆڵ بۆشێنێتەوە بە ئۆپۆزیسیۆنێکی نوێ لەدایک بیتن و ئێمە تەزوێ خەباتی پەرلەمانی خەباتی مەدەنی خەباتی سیاسی هەموو زۆرە تەرجمەکە لە کوردستان ودا هیچ سەرکەوتو نەبوو. بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر دیارە دەنگی ئێمە باش ناگاتە لای جەناب سوپاس دەکەم ئەگەر دەرفەتە دێمە خزمەت کاک مامۆس شەماڵ کاتمە زۆر کەمەوە بە سپارەت بە ئەگەر ئاڵۆزێک ڕووبدا لە ناوچەکە کورد هیچ ئامادەکاریەکی هەیە یاخود کورد لێی سوودمەند دەبێت ئەگەر ئاڵۆزێک ڕووبدات چ لەوەی ناوخۆی عێراق بێ چ دووبارەکردنەوەی جەنگی ئیسرائیل وێران بێ وڵا هەسترەتا بۆ کات و چۆرەنی من ناو شەماڵە و هەر ناسی برادر نیم ئەمە یەک دوو من وام نەوتو تو بەیانی مەسەلەن باسیەوەم نەکردو بڵم کە وانە قسەکە تەواوە و تومە بەرژەوەندی گشتی ئەپارێزن هەنی پێ کەسیان لە دەوری خۆی کۆکاتەوە چکە ئەو بەرنامەیە کە هەیەی بە تەسەوری خۆی هەرەوە بەرنامەیە کە بەهۆی ئەوە ئەتوانێت بەرژەوەندی تەواوی ئەمریکا بپارێزێت لە ڕێگای کارمەندەکانی خۆیەوە کە خۆی متمانەی پێێتی وەخاتی و تەبیعیە شتێکی تەبیعیە کەسێکە لە حیزبەکە بۆی ئیشەکە بۆی کە لە داهاتوواگە حیزبەکە چوو دەسەڵاتەوانەی ئەمیش پۆستێکی بێت و بتوانێت خزمەتێ بکە ئەوە تەبیعیە سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئێمە چ سوودێک ئەبینین لەمە یاخودا یەک ملاحەزەی تر هەنی ئەم بەرنامەی لەسەر کشانی ئەمریکا بەڕاستێکی لەسەر ئەوە نەبوو کە یعنی ئێمە بێین باسی کوردستانکەین خۆی لێکەوتی دەبێ وایە ئێستا لێکەوتی لەسەر کوردی ئەوانە پەیوەندیە بەم وەز ئەوە هەیە ینی با ئەمە واقعی بین ینی شتێک لە سلێمانیا ڕوئەیات کێشێک لە سلێمانیا دروست ئەبێ و دوو هێزی سیاسی بەیەکە ئەیان شتێک ئەبێت مەسەلەن ئەمە چ پەیوەندی بە
شانی ئەمریکاوە هەیە و یعنی نازام هیچ ڕەبتێک لە بینم دوانیان نابێت سەر و بەگەر ئاڵۆزی دروست بێ ئێستا تۆ پەرلەمانت نییە بێمتوانی پەرلەمانم هەیە بەس پەرلەمانەکەم کارانیە وەکووا پەک خراپێ یانیوان نەبێ حکوومەت 2 ساڵە ماوەی بەسەر چووە ئەوە خەڵک متمانەی بەدەستەڵات و بە ئۆپۆزیسیۆنیش لاواز متوانێکی زۆرە ئەوەی کە جناب ینی لەم بارودۆخ ئەگەر ئاڵۆزێک دروست بێ کاریگەری نابێت لەسەر ئەوەی جنابتان باسیەکە وەکو هێزێکی سیاسی لە دەوری دەسەڵات لە ساسە وایە بەڵام هەموو شتێک بینی خۆی هەیە وەکو چۆنەڵێ سنووری خۆی هەیە ڕاستە تۆ حکومەتەکە و پەرلەمانەکە و کارانیە باش و حکومەتەکە و تەشکیل نەکردووە بەڵام ئیشی ڕۆژانەی حکومەتەکە بڕێەکە لەوانەیە مەسەلەن زۆر جا باس دەوا کرێت کە هەنێ بڕیا دەرەکرێ ئەم بڕیارانە ئەوێت لە پەرلەمان دەرچێت ڕاستە من لەگەڵ ئەوەیان متفقم بەڵام ئەمە مانای وانە کە تۆ هەیکەلێکی ئیداریت نییە جاکێشەکە لەمایە ئایا ئەم هەیکەل ئیداری کەسا لە کوردستانە هەیە ئاتوانێت ڕووبەڕێکەشانی بەتەوانی مەوەسمانوێ کورد و بارودۆخەگەر ئاڵۆزێک دروست بێ ئەمە ئاستی مەوزوعەکەیە کاکە نەک کوردستان عێراق ناتوانێت ڕووبەڕی بەتەوانی سووریا ناتوانێت ڕووبەڕی بەتەوانی سعودیا ناتوانێت ڕووبەڕی بەتەوانی ئەی لە کاتی شەڕەکەیە هەر ساڕۆغی ئێران بوو بەسەر ئەستەمانیە شەو تا بەیانی دەنگیا هات و گوێمان بۆ ڕاگەتووە چوو بۆ ئیسرائیل لە ئیسرائیل لەوە تارەکە بەسەر عێراق ڕۆژ دەچوو بۆ ئێران لە ئێرانیەیە ئەی هەروە نەبووە لەبەر خاتیەوە ئەم وڵاتانە کە باسی سیادە ئەکەن سیادە تەنها بەس شتێکە خەون و خەیاڵە و ئەسڵەن وجودی نییە کاکە ئەگە وجودی هەبێ بووە دروستە بێ بۆچی ئەم کێشانە لەم ناوچەیە ئەگەر یەکێک بە پێی میثاقی متحیدە ئیشکا کە نابێتە داخل لە کاروباری ناوخۆیی بکە و نابێ هێرش کاتە سەری و نابێ وجودی بخاتە خەتەرەوانێ ئەگەر بەم شێوە ئەمڕاتانە ئیشکەن و ئەوەنە قانونی بن و ئەوەنە چاک بن نەگەلەکە ئەوەنە دۆز بن ئەی بۆ شڕانە دروستە بێ من ئەوەدا بۆ دۆخی عێراق لە بەرژۆندی کوردە ئاوە سەقامگیر بێ ئاڵۆزی دروست بێ کورد چۆن خۆی سوودی لێ دەبینی وەکو خۆی من لەو قەناعەتەیەم لە شەڕ و ئاژاوە و نەبوونی و قات و قڕگە کە سوود نابینە کاک حەکیم مستحیلە نییە کامەتا لەکەیە لە شەڕا خەڵکی سوودی بینەوە تەنها بەس تاجر سوودی بینەوە تاجری چەک تاجری خوێنی بەشەر سوودە بینێ ئەگینا لە ناو خەڵکی لە ئاشتیا گەشەکە خەڵکی هاوڵاتیان لە سەقامگیریە پێ ئەگەن ئەگینا تۆ شەڕ و ئاژاوە بێ ئەتوانێت بەچی ئاماژەکانی خۆ بگەیت بە تایبەتی کورد ئێمە ساحیبی چین بەڕاستیکە هیچمان نییە چیمان هەیە باش وەکو دوپرسیارشم گەرێکێ لە مانگی باسی مانگینەوە دەکرێت شەڕی ئێران و ئیسرائیل ڕووداتەوە هیچ شتێکی چاوەڕوان کراوە چەندە بڵین ئاگەر بەستێک بووە بەرپرسانی ئێران باسی شەڕ دەکەن بەرپرسانی ئیسرائیل لە عێراق خۆشداری دەدرێت هیچ شتێکی هەیە ینی ڕوون بێت ئەزانی کاک حەکیم ئێمە جاری پێشوش باسیێمان کرد و ئێستا دووپاتیەکەمەوانی هەرواشە یعنی وەکو چۆن دووشت جیاواز لێک شەڕ لەگەڵ جەنگە باش ئەم دوو بابەتە لێک جیاواز ڕوویدا چی بوو ئەو جەنگەکە بەردەوامە ململانەکە بەردەوامە لە مابینی ئێران و لە مابینی ئیسرائیلە لە مابینی ئەمریکا و ئێرانە لە مابینی هەموو لانەکانە ململانەکە بەردەوام بەڵام ئەشێت ململانەکە شێوازێکی زۆرتون بگرێ بەخۆیەوە بە شێوەیە شەڕ بێت جەنگکەن لەگەڵەکە مەسەلەن پەلاماریەتی بن لە ڕوو بەهێزی سەربازی ئاشێ لە ڕێگای دیپلۆماسیەوە بێ ئەمە هەردوو ئەگەلەکە هەیە بۆیە ئاساییە تەبیعیە چاوەڕوان ئەکرێکە جارێکی تر ناوچەکە بەرەو ئاڵۆزبوونێکی زیاتر بڕوە وە شەڕ دروست بێتەوانێ بۆ جارێکیش بێ کۆدانیشتنەوانێ بۆچی چونکە دوو سەبەبی سەرەکی هەیە یەک ئەوەیە کە هیچ بەدیلێک لە ئارایە نییە بۆ سیستەمی سیاسی ئێران ئەگەر هەیە پێم بڵێن مەسەوەکو بەدیلیان هەیە بۆ ڕوخانی نییە هیچ بەدیلێک نییە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم کە پەیوەندی بە خود ئێرانەوە هەیە سیستەمی سیاسی لە ئێرانە سیستەمێکی نەرمە توانای خۆگونجاندنی هەیە لە کاتی شەڕا شەڕەکە لە کاتی ئاشتیا خۆی ئامادەئەکە سیستەمێکە جەناب ملاحەزە کردێت لە 79 کە شۆڕشی ئیسلامی لە ئێرانە دروست بووە هەتاوەکو ئەم لەحزەی ئێستا حەساری لەسەر بووە شەڕی 8 ساڵی کردووە ئەمریکا لە یاوە بەڵام توانوێتی بەرگەی گرتووە کەواتە دوو ئەنسوری زۆر کاریگەر هەیە لە بابەتەکەیە یەکەمیان ئێران خۆی و دووەمیشیان ئەوەیە کە
یعنی ڕاستە شەڕ بەردەوامە بێت بەڵام توانێت خۆ گونجاندنیان. سوپاس دەکەم کاکتۆر بێت دوو خورەکیش بۆ بەڕێزت کاتم نەماوە ئەگەر شتێکت مابێت لەسەر کوردی یان ئەگەر بارگژێک ڕووبدا لە بەرژەوەندی کوردە لە بەرژەوەندی کورد نییە چوانێک پێیان وایە لە بەرژەوەندی کوردانەی کاما پێیان وایە لە بەرژەوەندی کورد نییە لە عێراق بە دوو خولەک سوپاس دەکەم چونکە کاتمان نەماوە. زۆر سپاس کاک حەشیمۆڵا و دوو دقەیە گەلک زۆرە بە سەراحەت پێ دەڵێم شەڕی ئێران و ئیسرائیل دروست ناوێتەوە. ئێران ئەو غەڵەتەی ناکە ئێران ئەو غەڵەتەی لە 12 ڕۆژەی بەڕاستی ژیانی خۆی تەفروت ناکرد. ئەوە خاڵی دووەم بەڕاستی هێزە کوردیەکان کە ئێمە ئەوڕۆ بەڕاستی معادلێکی زۆر گەورەیە بەڕاستی ڕاوێژکار و خەڵکی بەتوانا و خەڵکی بە ئەزمون و خەڵکی زۆر زۆر زانا بینن بەڕاستی ڕێزکەی ئەو وڵاتە بینەوە سەڵی تەبیعی خۆیانەوە ئاگان لەیز نەمایە بیر لەوە دەکەنەوە لە عێراق دەڕوخێ لە عێراق ئێمە دوایە دەکەینەوە شتێشکە تعامل لەگەر سونی و لەگە بەعسیەکان بکەێتەوە ئەوانە بەڕاستی هەموو هەڵی سیاسینە ئەو هەڵە سیاسیە بەرەو تەفروتناما دەبا جارکە ئەو ئەزمونە گەورەی کە لە خلال ئەو 34 ساڵەوە بە تەواوی ناودەچێتن لە بەرەوەی دەوڵەتە ئەقلیمەکان خۆیان حاضر کردووە هەر کاتێک ئەمریکا سەحب کاتەوە بەخوای ناکاتە 24 ساعتی بۆیە داوا دەکەین هێزی ئۆپۆزیۆن بە تەواوی یەک بگێ دەسەلانی دەسەڵات دیسان بە دوو ئەو خۆن و خەیاڵە نەکرێنەوە شەڕ لەگە ئێران دەکرێت و لە ئێران دەدرێت و مانجینۆ و شار زێباری تەسریحەک دەداتمەوە لە عێراق لەناو دەچێتن و ئێمە دەبینەوە کون فەیەکوونەکە و دەگە دەسەڵاتی بەعسی بۆ گەنجار کە تەعامل بکەنەوە حل لە چوا بکەنەوە ئێمە تەعاملمان لەگە هێزێکی ناوخۆی عێراقا تازە بمانوێت نەمانوێت پێمان خۆش نەبی لەو زولف و باردۆخی ئێستا ئێمە سەر بە عێراقین دەبێت لەگە عێراق تەعامل بکەین. عێراقێکی تا ئێستا باشە سەرۆک وەزیرانمان هەیە عەفو سەرۆک دەوڵەتمان هەیە سەرۆکی ئەوەمان هەیە جمهوریەمان هەیە با بڵێن چەندان وەزیرمان هەیە بۆیە وا باشە ئێمە بە دەبارە و سەدبارە خۆمان لەگە عێراق بگونجێنین و وەزعەکان بەرەو بکەینەوە باردۆخی هاوڵاتیان چارە بکەین و بەڕاستی ملەتی کورد زەحیەی زۆری داوە قوربانی زۆری داوە ئەو قوربانیە بێتە مایە ئەوەی ژیانێکی خۆش و ئاسوودە بۆ ئەو ملەتە بگەڕێنەوە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر بەیات عەلی لە لێرەوە هەروە مامۆستا شەماڵ ئەحمەد لە ستۆدیۆ سوپاسان دەکەم ماندوومان کرد سوپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی دیکە خواتانە.